ئەم ملهوڕانەی کە بە توولی تاریخ خۆیان کردو بەخوا بەسەر خەڵکەوە، ئەو فێرعەونانەی کە بە توولی تاریخ، ئەو تاغوتانەی کە بە توولی تاریخ بە دێژایی مێژوو ئەمانە بۆ سوڵتە و دەسەڵات و پارە و هێز و توانای دنیا خوێنی هەزارانیان ڕشتووە، هەرچی زوڵمە کردویانە، هەرچی خوا پێی ناخۆشە کردویانە. ئەوانەی کە ئێمە ئایناسی قورئان بۆمان بازەکات یا لە مێژووە مەشهور بووە، فێرعەونمان هەیە، نەمرودمان هەیە، قارونمان هەیە، کاکە ئەبوو جەهلمان هەیە، ئومەیی کوڕی خەلەفمان هەیە، پیرە کافرەکانی زەمانی نوح و زەمانی لوط و زەمانی کێوکی ئەمانە کە دوژمنایەتی پێغەمبەرەکانیان کردووە سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ. باش ئەمانە لە دنیا چیان هەبوو، چیان پێ بڕاوە؟ با سیرکەین تا ئێمە چەند ناحاڵین لەم دنیاە چۆن خراپ لی تێگەیشتوین. جەماعەت گەنە بەرچای خۆت ئەوەی من و تۆ هەمانە نە فێرعەون و نە قارون و نە نەمرود و نە هیچ کام لەو پاشایانە، نە هەرقلی مەلیکی ڕۆم و نە کیسرای مەلیکی فارس نەیبووە. هەر ئەوەی کە من و تۆی ئەمڕۆ کە نەفەرێکی ئاعتیادین تێداگەێنە پاتاڵی دنیا چەند بێکەڵکەکە و خەڵکە شەڕی لە سەرەکە، لای خەڵکێک چۆن موهیمە بێ دوایی چەند بێقیمەتە. دیێنە بەر چای خۆت فێرعەون سپلیتێکی هەبوایە لە هاوینە فێنکی بکردایەتەوە. تەسەورەکەنە فێرعەونانە دامی خوای دووسێ نەفەر بەس ئاوا باوە شوێنیان کردووە، مێشیان لێ دەرکردووە، خەی بە پانکەیەک و دیو بە سپلیتێکەوە بینیەوە کە هەیبێ نەیبووە. من و تۆ ئەمڕۆ سپلیتمان هەیە، ئەمڕۆ فێنکەرەوەی وامان هەیە، بە خەتەرەش بە خەیاڵی ئەوانە نەهاتوە کە ئاوە لە ماڵی خۆ تا دانیشتووی لەو پەڕی گەرمیا بۆ دەکا بە فێنکی بین. کام لەم ملپانانە ئەڵی، لەم تاغوتە ملپانانە ئەڵی تەمەنای ئەوەی کردووە لە هاوینە دۆدرمەیەک بخوا، ئەزبەریە بخوا، ئەسکرێمێ بخوا لەم شتە فێنکانە کە قوڕگی خۆی پێ فێنکات و تەمەنای تۆزێ ئاوی ساردی کردووە. باشە ئەمڕۆ لە چلەی هاوینە ئەوەی تۆی خۆیتەوەی منەی خۆم ئەو بە خێکش بە خەتەرش، ینی من پیاوە پیرەکان بۆیانە گەڕانێنی مامۆستا کە لە چاڵە گەورەکەی پیرە مەگرون بە فەرمانداگر نازانم گەڵامانتیەوە پێچاو خێمانتیەوەی نەکرد بووی نەتوێتەوە لێو بەکەر دەمان هێنایە خوارەوە بە سواری وڵاخەوە بۆ خوارەوە خێرا ئەمان کرد، ئەمان گەیانە سەر زێکە ئاوی زێ، لە ئاوی زێوە کرایە بە لەمەوە بە کەڵک ئەبرا بەرەو بەغا بۆی لێ جەنابی پاشایە ئەمیرە کێیە میری ئەوەیە تۆزێ خێرا بگاتە ئەوێ سەهۆڵەکە لە هاوی نەتوانێ ئاوێکی سادی لێ بخوات. تۆ بێنە بەر چای خۆت ئەمڕۆ ئەم ئاسانکاری من و تۆ هەمارە خەڵکێکی بەسی کولی ماڵێ بەڕادێکی تیا و سەلاجی تیا و مجەمیدەی تایە و ئەم مجەمیدەیە لە هاوینە خواردنی زستانەتی هەڵگرت و لە زستانە خواردنی هاوینەتی هەڵگرت و ئەمە بە خەتەرش بە خەیاڵی ئەوانە نات. ئەم قەنەف و کورسی مێزانی کە ئەمڕۆ من و تۆ لە سەری دانیشتنەوەانە خەیان پێوە بینی. برا بەڕێسەکانم باوەڕتان بێت ئەو فێرعەونە ئامادە بووە نیوەی موڵکی خۆی بات سیارەیەک لەو سیارانی کە ئەمڕۆ من و تۆ لە ژێرمانە ئەو هەی بووایە. هەدێکی لەو سیارانی کە ئەمڕۆ من و تۆ لە ژێرمانەیە تەسەورەکەن هەتا فترەیەکی زۆریش فێرعەونەکان یەکەم جار نەیانزانیوە ئەسپ چییە، بە گوێدرێژ هاتو چۆی کردو جەنابی فێرعەون بە گوێدرێژ عەرەبانەکەی بە گوێدرێژ ڕاکێشراوە. باشە بەم حاڵەشەوە خۆی لێ بۆ بەخوا وتوێتی ئەنا ڕەبوکم الأعلا بە سواری گوێدرێژەوە. ئەو قماشەی ئەمڕۆ من و تۆ لە بەرمانە بە خەتەرش بە خەیاڵی ئەوە نەهاتووە لە بەری کات. ئەو پێڵاوەی لە پێی من و تۆ ئەو ئەشتیوای هەر بەخۆیەوە نەدیوە. ئەم فێرعەونە و ئەم هەرقلە و ئەم کیسرایە نیوەی موڵکەکەیان بیکەیفیەک یا دۆشکەیەک یا هاوەنێک لەمانی ئەمڕۆی بۆە شەڕی پێ بکردایە، هەمووی بە تیرروکان ئینجا خۆیان لێ بۆ بەخوا. باشە برا بەڕێزەکانم بۆی زان پاتاڵی دنیا چەند بێقیمەتە. خەڵکێک لەسەر ئەوە ئەم هەموو شەڕی کردووە کە ئەمڕۆ من و تۆ هەر گاڵتەمان پێکە خەڵکێکی دنیای جارە بچی لە قیامەتە اینجا بێزر لە حاڵی خۆ دێتوەڵێ من لە دنیا شەڕی چیمانە کرد. ئەمە لە دنیای ئێمە ئێستا گاڵتە بەوانەکەین کەوانە شەڕیان لەسەر چی کردووە. باشە تۆ چی هەبوو ئەنا ڕەبوکم الأعلا بە خەڵک بڵێ ئەنا ڕەبوکم الأعلا یا قومی ئەلەیسە لی مولک مصر وهذه الأنهار تجري من تحتی. باشە هەموو میسر مڵکی منیە و هەموو ڕووبارە لەژێر پێی منەوەڕوە خوای گەورە وای لێکرێ و ڕووباری کە ئەوی لەژێر پێ بۆ بڕوە غەرقی ناو ڕووبارانەی کرد و ئاوەکە بەسەر تەپی سەریاڕۆی.